27مین پێشانگەی نێودەوڵەتی تەکنۆلۆژیا و کەرەسەی پارچە و 9هەمین پێشانگەی نێودەوڵەتی جلوبەرگ بۆ ماوەی 5 ڕۆژ لە تارانی پایتەختی ئێران کرایەوە کە زیاتر لە 100 کۆمپانیای بواری تەکنۆلۆژیا و 50 کۆمپانیای بواری جلوبەرگ تیایدا بەشدارن. لە کاتێکدا کە تەنها لە 3% سەرمایەی پیشەسازی ئێران لە کەرتی پارچەدایە، بەڵام لە بواری هەلی کاردا ئەم کەرتە خاوەن پشکی لە 7% و لە حەومانگی ڕابردووشدا توانیوێتی لە بواری هەناردەکردندا گەشەیەکی لە 120 بەخۆیەوە ببینێت. بەرپرسانی بواری جلوبەرگیش پێیان وایە کە گەمارۆ ئابوووریەکان و قەدەغەی هاوردەکردنی جلوبەرگ وای کردووە کە دەرفەتێکی باش بۆ گەشەی زیاتری ئەم بوارە بڕەخسێت. در چند سال گذشته ورود پوشاک به کشور لە ساڵانی ڕابردوودا هاوردەکردنی جلوبەرگ بۆ ئێران قەدەغە کراوە. بەڵام ئەم بابەتە و هەروەها گەمارۆکان وایان کرد کۆمپانیا ناوخۆیەکان بە پلان و بەرنامەی نوێ ئاستی کوالێتی خۆیان بەرز بکەنەوە و ڕەزامەندی خوازیاران و کڕیارانیش بەدەست بهێنن. پوشش بدن. ناوەندی پیشانگاکانی ئێران ساڵانە زیاتر لە 600 پیشانگا بەڕێوە ئەبات کە زیاتر لە 100 پیشانگا لە تارانی پایتەخت بەڕێوەچێت. دوای کۆنتڕۆڵکردنی زیاتری کۆرۆناژ لە ئێران ئەم پیشانگایانە دەرفەتێکی زێڕی نەڕەخسێنن بۆ گەشەی زیاتری بوارە جیاوازەکان. این نمایشگاه که برگزار میشه مردم بیشتر بەڕێوەچوونی پێشەنگاکان وا دەکا خەڵک زیاتر سەردارمان بکەن و ڕاستەوخۆ پەیوەندیەک لە نێوان بەرهەمهێنەر و خەڵک دروست بێت و بە ئاسانی و ڕاستەوخۆ کوالێتی و ئاستی شمەکەکان بناسن. تەنانەت ژمارەیەک لە گەنجانیش ڕائەکێشێت کە لەگەڵ براندەکان هاوکاری بکەن و بەڕاستی دەرفەتێکی باشە بۆ هەموو لایەنەکان. کەرتی پارچە و جلوبەرگ لە ئێران لە ڕووی چەندایەتی و چۆنایەتیەوە گەشەیەکی باشی کردووە. ئامارەکانیش ئەڵێن زیاتر لە 97 ئەم کەرتە لەلایەن کەرتی تایبەتەوە بەڕێوە ئەچێت و حکوومەتیش پلان و بەرنامەی هەیە بۆ پێشخستنی زیاتری کەرتێک کە خاوەن مێژوویەکی کۆنە لە ئێراندا. سامان سلێمانی، کورتسات نیوز، تاران.